بەرەو دنیاکەمان بەرجی دووەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. دوو سونەت. سونەت وەک زاراوەیەکی فیقهی بریتیە لە کۆی گفتار و ڕەفتارەکانی پێغەمبەری خوا و ئەو شتانەش کە فەرمان یاخود ئاماژەی بەکردنیان کردووە. بەواتایەکی تر سونەت هەموو ئەو گفتار و ڕەفتار و ڕەوشتانەی پێغەمبەرن کە لەلایەن خۆیەوە ئاماژە بە فەرز یان واجببوونیان نەدراوە و دەکرێت جاروباری جوازیان لێ بهێنرێت. ئەوانەیان کە پەیوەندیدارن بە عیبادەتەکانەوە پێیان دەوترێت سونەتی هودا. ئەوانەیشیان کە پەیوەندیان بە عادەتەکانی ئەو پێغەمبەرە پیرۆزەوەیە ناوی سونەتی زیادەکانیان لێنراوە. زانایانی ئوسوڵی سونەت بە شێوەیەکی جیاواز لەم بابەتەیان ڕوانیوە. ئەو سونەتانەی گفتاری پیرۆزی ئەویان لەبارەوە هاتووە پێیان دەوترێت سونەتی گفتار. ئەوانەی کە پێغەمبەر خۆی هەڵساوە بەکردنیان پێیان دەوترێت سونەتی کردار. ئەوانەشیان کە لە بەرچاویدا کراون و هیچ شتێکی نەفەرمووە لەسەر کردنیان نەکردنیان ناوی سونەتی بێدەنجی و ڕازیبوونی لێنراوە. هەموو جۆرەکانی سونەت هەر لەوانەوە کە پەیوەندیدارن بە کردارەوە هەتا ئەوانەی پەیوەندیان بە ئەخلاقەوە هەیە، هەر لەو گفتارە نورانی و درەخشانانەوە کە دەربارەی پەروەردە و فێرکردن و هەڵس و کەوت هاتوون، هەتا ئەو دەستورانەی کە بۆ پاکشکردنەوەی نەفس و پەروەردەکردنی ڕۆحدانراون. هەموو ئەم سونەتانە لە مەیدانێکی ئێجگار فراواندا سەرچاوەیەکی بێسنووری وان کە ڕووناچی دەبەخشن بە چاو و دڵمان و هەڵە نییە ئەگەر بوترێت مرۆڤی ئێمە لە ئەنجامی نۆشینی ئەم کانیاوەدا بە درێژایی چەندین سەدەی دوور و درێژ وەکو نمونەیەکی زیندوی سونەتی لێهاتووە. بەڵێ، سونەت چ لە سایەی فراوانیەکەی بێت لە مەیدانی تەشریعدا و چ ئەو نەرمونیانەیشی بێت کە دەرگا لەسەر چەندین تەفسیری جیاواز دەکاتەوە، سەرچاوەیەکی هێندە بەخوڕ و سازگارە کە ئەستەمە لە هیچ دین و میلەتێکی تردا گەنجینەیەکی پڕ لە بەرەکەتی وابوونی هەبێت. ئەوە تا بووە بە سەرچاوە بۆ هەر یەک لە تەفسیری قورئان و فیقه و بابەتە ئیمانیەکان و ئەخلاق و زوهد و تەقوا و ئیخلاس. بەڵام ئێمە لێرەدا ئەم بابەتە گرنگ و هەستیارە جێدەهێڵین بۆ ئەو کتێبانەی کە لەم بوارانەدا نووسراون یان دەنووسرێن و دەچینە سەر بابەتێکی دیکە. 3. کۆدەنجی. کۆدەنجی کە لە ڕووی زمانەوانیەوە بە مانای ڕێکەوتن و یەکگرتن و کۆبوونەوە دێت، بریتیە لە یەکگرتنی موجتەهیدانی موسڵمانی سەردەمێکی دیاریکرا و لەسەر بابەتێکی ئاینی. ئیجماع بەم مانایە خەسڵەتێکی تایبەتە بەم ئوممەتە. ئیجماعکاری هەموو کەسێک بە تایبەتی کەسانی ئاسایی نییە، بەڵکو بریتیە لە ڕێکەوتنی ئەو پسپۆڕانەی کە دەتوانن لەسەر بنەمای بەڵگە ئەسڵیەکان بابەتێکی دیاریکرا و بسەلمێن و هەڵی بسەنجێن و پاشان لەسەری بگەن بە ڕێکەوتن. هەروەک ڕێکەوتنی کەسانی عەوام لەسەر هەر بابەتێک بە ئیجماع هەژمار ناکرێت، بە هەمان جۆر ئیجماعیش لەسەر شتێک پێک نایەت کە پێچەوانەی بەڵگە شەرعیەکان بێت. بەڵێ، ئیجماع ئەو بابەتە ناگرێتەوە کە لەلایەن دانەری شەرعەوە دەقیان لەبارەوە هاتووە و پێداویستی سەرەکی ئاین و باوەڕن. هەروەها لە بابەتەکانی وەک هەبوونی سەرەتایەک بۆ بوون و هاوشێوەکانیدا ئیجماع خاوەنی ڕا نییە. بە هەمان جۆر باسەکانی وەکبوونی خوا و یەکتایی و حەقیقەتی پێغەمبەریەتی دەکەونە دەرەوەی سنووری ئیجماعەوە. جگە لەوەش لەو بابەتانەدا کە تێگەیشتن لێیان تەنها بەندە لەسەر گفتاری خاوەنی شەرع وەک کاروبارەکانی قیامەت، نیشانەکانی قیامەت، جۆرەکانی نیعمەت و سزاکانی ئەوێ و هاوچەشنەکانی، ئیجماع خاوەنی کاریگەری نییە. پێغەمبەری خوا دەفەرموێت ئوممەتەکەم لەسەر گومڕایی کۆنابنەوە، دەستی خوا لەگەڵ جەماعەتدایە. ئەمانە و چەندەها دەقی تریش تەنها چەند نمونە و بەڵگەیەکن لەسەر ڕاستی ئیجماع و ئەو حەقیقەتەی کە پاڵپشتی خوای گەورە لەگەڵ جەماعەتدایە. ڕوانینی جیاوازی زەیدیەکان بۆ ئەم بابەتە و ڕاوە جۆراوجۆرەکانی شیعەکان و سنووردارکردنی حەقیقەتی ئیجماعیش تەنها لە کاتێکی دیاریکراودا وەک لای ڕواڵەتگەران دەبینرێت. ئەم ڕاپێچەوانانە هەرگیز ئەوەندە بەهێز نین تا بتوانن زیان بە بناغەکانی ئەم سەرچاوەیەی کلتور بگەێنن.
ئەمەش بەمانای کەم تەماشاکردنی ڕەخنە و ڕاپێچەوانەکان و ئەو وەڵامانەش نایەت کە لەلایەن زۆرینەوە دراونەتەوە. بەڵام هەموو ئەم بابەتانە سنووری ئەم نووسینە تێدەپەڕێن و ئەوەندە فراوانن دەکرێت لە هەر یەکەیان کتێبخانەیەک دروست ببێت و هەروەها تا ئێستا چەندین جار لە ڕابردوودا تاوتوێ کراون. ئێمە لێرەدا تەنها ویستمان ئیجماع وەکو سەرچاوەیەکی میراتی کلتوریمان بهێنینەوە بیر. 4. قیاس. مانای قیاس بریتیە لە پێوانەکردنی شتێک بە شتێکی تر و هەڵهێنجانی بەهایەک و بڕیارێکی هاوبەش لێی. لە ڕووی دەستەواژەی شەوە بریتیە لە بڕیاردان دەربارەی بابەتێک یان کردارێک لە ڕێگەی بەراوردکردنیەوە بە بابەتێکی تری هاوشێوە یان هاوشان. لە ئوسوڵی فیقهدا بە بابەتی یەکەم دەوترێت بەراورد پێکراو یان ئەسڵ، بە بابەتی دووەم دەوترێت بەراوردکراو یان فەرع. بە خاڵی هاوبەشی نێوان ئەم دوانەش کە لە ڕوویەکەوە لایانی بەراوردکردنە دەوترێت خاڵی بەراورد. قیاس بەم مانایە زەمینەیەکی فراوان و گرنگە بۆ دەرکەوتن و گەشەکردنی ئەو دەوڵەمەندیە شاراوەیەی نێو قورئان و سوننەت کە لەسەر و کات و شوێنەوەن. بەڵێ، قیاس سەرچاوەیەکی دەوڵەمەندی وایە کە دەگونجێت لە ژێر ڕۆشنایی قورئان و سوننەتدا و بۆ مەبەستی پڕکردنەوەی ئەو بۆشاییە گریمان کراوانەی کە پێداویستیە گۆڕاوەکانی پەیوەست بە کات و شوێن دروستی دەکەن پەنای بۆ ببرێت. و دەرگای کرانەوەیەکی وایە کە هەموو کاتێک تا سەر پشتکراوەیە بەڕووی ئەهلی خۆیدا، هەر بۆیە لە جێگایەکدا ئەوی لێبێت هەرگیز چارەسەرەکان تەواو نابن. جاری وایە خاڵی هاوبەشی نێوان دوو بابەتی هاوشان و لەیەکچوو کە ڕووی لێکچوونیشی پێدەوترێت هێندە ڕوون و ئاشکرایە، تەنانەت ئەگەر کەسێک ئەزمونێکی کەمیشی لەم بوارەدا هەبێت لەم لەیەکچوونە تێدەگات. هەر بۆیە زانایان بەم جۆرە قیاسانەیان وتووە قیاسی ئاشکرا. بەڵام جاری وایشەیە خاڵی هاوبەشی نێوان بەراوردکرا و بەراورد پێکرا و ئەوەندە ئاشکرا نییە کە یەکسەر دیار بێت و پێویست بە لێکۆڵینەوە و وردەکاری دەکات. تەنانەت لەوانەیە پێویست بە بەراوردکاری بەدیل بکات. ئەم جۆرەیان پێی دەوترێت قیاسی شاراوە. هەرچەندە قیاس هەردوو جۆرەکەی گزارش لە فراوانی و دەوڵەمەندی دەکات، بەڵام نابێت بکرێت بە سەرچاوەی یاساکانی سزادان، چونکە گەڕانەوە بۆ قیاس لەم بابەتەدا بە مانای داهێنانی تاوان یان سزای نوێ دێت. جگە لە هەندێک لەم بابەتە تایبەتیانە سەرچاوەیەکی زانستی گرینگە و دەکرێت هەمیشە سوودی لێوەربگیرێت. زۆربەی فەقیهەکان پێداگرن لەسەر بەڵگەبوونی قیاس و کۆکن لەسەری. لێرەدا هەر ئەوەندە دەڵێین کە ئەمیش بابەتێکی فراوانە و دەکرێت چەندەها جەڵد و زنجیرە کتێب لەبارەیەوە بنووسرێت.